کەم ئەندام مرۆڤی خاوەن پێداویستی تایبەت. لە هەر کۆمەڵێکدا بەشێک لە خەڵک بە هۆکاری جۆراوجۆر وا لەوانە بەڕووداوی هاتوچۆ، شەڕ، نەخۆشی وەیان بە شێوەی زگماکی بەشێک لە جەستەیان یان مێشکیان کارکردی ئاسایی خۆی بە تەواوی ئەنجام نادات. ئەم مرۆڤانە خاوەن پێداویستی تایبەتن و کۆمەڵ و سیستمی دەسەڵات پێویستە ئەم پێداویستیانەیان بۆ دابین و زەمانەت بکات. لە هێندێک لە کۆمەڵگە پێشکەوتووەکاندا خەباتی کرێکاران و جەماوەری خەڵک و کەم ئەندامان، گەشەی تێکنۆلۆژی، جێکەوتنی بایەخ و کللتوری پێشکەوتوو بۆتە هۆی ئەوەی کە دەرفەتی گونجاوی فێربوون و دەرمان بخرێتە ئیختیار کەم ئەندامانەوە و کەسانی خاوەن پێداویستی تایبەت بتوانن لە ژیان و تواناکانی خۆیان بەهرەمەند بن. لە کۆمەڵی دیکتاتۆر لێدرا و لە حاڵی گەشەدا، واتە لە وڵاتانەی کە دەرفەت بۆ پشکەوتنی تواناکان ناخوڵقێت و کولتور و سنەت و مەزهەب، نابەرابەریەکان و هەڵاواردن پاسا و پیرۆز دەکرێن، زۆربەی خەڵک لەوانە مرۆڤە خاوەن پێداویستیە تایبەتەکان ناتوانن توانای جەستەیی و فکری خۆیان بە تەواوی بەکاربێنن. چۆنیەتی هەڵس و کەوتکردن لەگەڵ کەم ئەندامان پێوەری هەڵسەنگاندنی دەسەڵاتەکانی جیهانە. لە ئاڵمانی هیتلەری و لە نیزامە فاشیستەکاندا ئەم بەشە لە خەڵک کە پێداویستی تایبەتیان هەبوو لەگەڵ حاشا لێکردن، سەرکوت و تەنانەت مەرگ بەرەوڕوو دەبوونەوە. مەزهەب بە خاتری ئەوەی کە دەلیلی لۆژیک و زانستی بۆ ئەم بەشە لە خەڵک نییە، ئەم بربەستانە و کەم توانایی جەستەیی و فکری بە مەشیەت و خواستی ئیلاهی لە قەڵەم دەدات و لە هێندێک ڕەوایەتی تونڕەوانەدا بە پاداشتی کاری نەکراوەی ئەم ئینسانانەی دەزانێت. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا هەرگیز ئامارێکی ڕاستەقینە سەبارەت بە ژمارەی کەم ئەندامان بڵاو نەکراوەتەوە. ئاماری ڕسمی ژمارەی کەم ئەندامانی ژێرپوششی سازمانی تەمینی ئیجتیماعیە کە حدودی 1/10 ئاماری واقعیە. ئامارەکانی ڕێکخراوە غەیرەدەوڵەتیەکان و ڕێکخراوی تەندروستی جیهانی نیشانی دەدەن کە 11 تا 12% جەمعیەتی ئێران لە کەم ئەندامان پێک هاتوون و لەو نێوەدا 4 تا 5 ملیۆن کەس تووشی کەم ئەندامی سەخت ویان یەکجار سەخت هاتوون و هەموو ساڵێ پتر لە 60,000 کەس بە ژمارەی کەم ئەندامان زیاد دەبێت. لە یەکێک لە راپۆرتەکانی ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ و کەمپەینی مافی مرۆڤی ئێران لە ژێر ناوی منیش بەقەد ئێوە ئینسانم هاتووەکە، زۆر یەک لە کەم ئەندامانی ئێرانی لە ماڵەکانی خۆیاندا بەندکراون و توانای ژیانی سربەخۆ و بەشداریکردن لە کۆمەڵ هاوڕێ لەگەڵ باقی هاوڵاتیانیان نییە. بێتوانایی و کەم توانایی لە هێندێک لە چالاکی جەستەیی و زەینی بەمانای بێتوانایی و کەم توانایی کامڵ و یەکجاری نییە و لەوانەیە بەشێک یان چەند بەش لە جەستە و یان مێشکی مرۆڤێک کارکردی کامڵ و پێویستی نەبێت، بەڵام بەشەکانی دیکەی کارکرد و توانایی سەرتر لە ئاستی ئاسایی و نۆرماڵیان هەبێت. کەم ئەندامی دەتوانێت چەندین حاڵەتی جۆراوجۆر لەخۆ بگرێت کە بەشێکیان بە ئاسانی بەدی ناکرێن. نابینایان ئەو کەسانەی کە ئیفلیجی ماسوولکەیان هەیە و ویان بەشێک لە جەستەیان لەوانە دەست، قاچ، چاو گوێیان لە کار کەوتووە بە ئاسانی لەلایەن کەسانی ترەوە شناسایی دەکرێن، بەڵام سەبارەت بە نەخۆشیە دەماریەکانی وەک خەمۆکی، سەرع، ئالزایمێر و فەرامۆشی جددی، نوقسانی زەینی و هتەت شناساییان دژوارترە. هێندێک جار بێتوانایی و نەخۆشیە زەینی و دەرونیەکان لەگەڵ حاشا لێکردن، شاردنەوە، شەرمەندەیی ئەندامانی بنەماڵە ویان لە هێندێک حاڵەتدا لەگەڵ نامرۆڤانەترین شێوەی هەڵس و کەوت لە زیندانیکردنەوە بگرێت تا پشتگوێخستنی خواستەکان و بە ڕەسمیەت نەناسینی مافی ئینسانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بەرەوڕوو دەبنەوە. بۆ زۆر کەس ئاساییە کە سەردانی دکتۆر، پزیشکی چاو، پزیشکی ددان و ناوەندە تەندروستی و دەرمانیەکان بکەن، بەڵام چوون بۆ لای پزیشکی دەروونناس، پسپۆڕانی فێرکاری بۆ کەسانێک کە توانایی زەینی سنووردارتریان هەیە و خاوەن پێداویستی تایبەتن، 'هێستاش تابوو نەهێنکاری تاکە کەسی و بنەماڵەییە.
دەسەڵات، کۆمەڵ و بنەماڵە سێ بنەما و پایەی سەرەکی تاوتوێکردن و هەڵسوکەوت لەگەڵ ئەو بەشە لە خەڵکن کە خاوەن پەیداویستی تایبەتیان هەیە. دەسەڵات بەرپرسی سەرەکی دابینکردنی پەیداویستیە تایبەتەکان بەو بەشە لە کۆمەڵا کە پێویستیان بە چاوەدێری زیاتر و پسپۆڕانەتر هەیە و پێویستە دابینکردنی کار، فێرکاری، دەرمان، بیمەی کامڵی ترانسپۆرت و مەسکەنی کەم ئەندامان لە ئەولەویەتیدا بێت. کۆمەڵێک کە تێیدا مافی ئینسان بەڕەسمی ناسرابێت و مافی سەرەتایی ئینسانەکانی تێیدا دابین و زەمانەت کرابێت، لەگەڵ کەم ئەندامانیش هەروەک باقی هاوڵاتیان هەڵسوکەوت دەکرێت و لە بەرامبەر هەر هەڵاواردن و سوکایەتیەکدا کاردانەوەی جددی و گونجاو لە خۆی نیشان دەدات. بنەماڵەش یەکێک لە بنەما گرینگەکانی بەڕەسمی ناسینی کەم ئەندامان و یان پێشێلکردن و حاشا لێکردن لە زەرورەتی ئەم پەیداویستیە تایبەتانەیە. کەم ئەندامان پێویستە بتوانن ڕێکخراوی تایبەت بە خۆیانیان هەبێت، میدیا و ناوەندی تایبەت بە خۆیان پێک بێنن، مافی ناڕزایەتی و میدیاییکردنەوەی خواستەکانیان هەبێت و خوازیاری مافی بەرابەر لەگەڵ باقی هاوڵاتیانی کۆمەڵ بن. کوردستان یەکێک لەو شوێنانەی ئێرانە کە تێیدا کەم ئەندامان تەنانەت لە لانی کەمەکانی ناو کۆمەڵی ئێرانیش بێبەرین. هەژاری و بێکاری، نەبوونی خزمەتگوزاری دەوڵەتی بۆ کەم ئەندامان، 40 ساڵ داگیرکاری نظامی و تەقینەوەی مین و تەقەکردن بەرەو کۆڵبەران و هیتر بەشێک لە خەڵکی تووشی کێشەی دەرونی و جەستەیی کردووە. ڕەژیمی ئیسلامی نە لە کوردستان و نە لە سەر تاسەری ئێران حازر بە قبوڵکردنی بەرپرسیارەتی کەم ئەندامانی کۆمەڵ نییە. بە کەسرێکی چکۆلە لەو هەزینە بەرینانەی کە دەکرێتە خەرجی میلیتاریزم، سەرکوتی جەماوەر، تێرۆریزم و دەخاڵەتی کۆنەپەرستانە لە دەرەوەی سنوورەکان، دەکرێت ژیانێکی ئینسانی بۆ کەم ئەندامان دابین بکرێت، بابەتێک کە پێویستە لە ئەولەویەتەکانی دەوڵەتی پاشڕووخانی شۆڕشگێڕانەی کۆماری ئیسلامی بێت. کۆماری